بۆچی دانا وایت ئێستا کەسێکە لە ناو چەقی هەموو ئەو پاوەرانەیە لە نێوان ئەم کەسانە کەم لەبەروی لە ئەمریکا ئەڵێن هەمیشە follow the money واتە بکەوت دوای پارەکە بزان پارە لە چۆ خەرج دەکرێت لە ویدۆی ڕابردوو پیشانماندا باسمان کرد کە چۆن ئیلان ماسک ئەدەوێت کاریگەری هەبێت لەسەر هەڵبژاردنەکانی ئەوروپا بەهۆی نزیکبوونەوە لە هەڵبژاردننی ئەڵمانیا لە مانگی دوو هەڵکشانێک بەسەر پشکەکانی تەسلە ڕوویدا بۆیە زۆر چاودێران پیان وایە لەوانێت ئیلان ماسک سەرکەوتوو بێت لە گۆڕینی کۆمەڵی یاسا لە ئەوروپا بتوانێت بە ئاسانتر کاڵاکانی لە ئەو کاڵانەی واهەیەتی کە دۆستی ژینگەن بیان فرۆشە لە ئەوروپا باسی ئەوەمان کرد کە جەف بەزوس هەروەها کە یەکێکە لەو خاوەن کۆمپانیای تەکنەلۆژیانە کە زۆر نێزگە لە ترەمپ هەروەها خاوەنی واشنگتن پۆستە بۆ یەکەم جار ئەم کەسە هەسەردانی ترەمپی کرد لە مانگی 11 پێش هەڵبژاردن بەڵام بۆ یەکەم جاریش ڕۆژنامەیەک وەکو واشنگتن پۆست بۆ گەورەیە یەک کەسێک هەڵ نەبژێرێ بۆ ببێت بە کاندیدیان زیاتر دیموکرات بۆ ئەوەی هانی خەڵک بدە دەنگی پێ بدەن هەروەها مارک زەگەربەرگ بینیمان خاوەنی کۆمپانیای مێتا وا پیشان دەدرێت کە هاتە بەرەی ئەم دوانەی ترەوە کە پشتیوانی لە ترەمەکە لە چاپێکەوتنەکەی جۆ ڕۆگنە باسیەوەی کرد کە چەندێک خۆشحاڵە کە ترۆم سەرۆکە هەروەها یەکێک لەو کەسانەیەکەوە پشتیوانی ئەوواکە کە گومرک زیاتر بکرێت لەسەر لایەنەکانی تر و لە بەرەی ئەمسیانەیە ئەمەیە ئەوە ڕوون بکەمەوە کە بە درێژایی مێژوو ئەمە وەچەرخانێکە گۆڕانکاریەکە لەسەر سیلیکۆن ڤالی سیلیکۆن ڤالی ئەو دۆڵی کە لە کالیفۆرنیایە کە بە دۆڵی تەکنەلۆژیە ناوە بدرێ بە درێژایی مێژوو دەنگیان بە دیموکرات داوایانی لایەنگری دیموکرات بوونە زۆربەی ئەو کۆمپانیای تەکنەلۆژیە زۆر سەر بە لایەنی چەپڕەوەکان بوونە ئەمە گۆڕانکاریەکە بەسەر گۆڕەپانی سیاسی ئەمریکا هاتووە ئەمانە ئێستا هاتوونەتە بەرەی نەکتەنە هاتوونەتە بەرەی ترەم هەندێکیان ئەو بارەگایانیان لە کالیفۆرنیا دەگوازنەوە کە ئیلان ماسک بۆ تەکساس هەروەها مارک زەگەربرگ بەشێک لەو مێتای گواستەوە بۆ تەکساس هەر ئەوەشنا هەرسێکیان ترامپیان بینی لە مانگی 11 جە بە زۆر سپێس هەڵبژاردن بەڵام مارک دوای هەڵبژاردن لە مانگی 12 ملیۆن دلاری بەخشی بۆ ئاهەنگی سێن خواردنی ترەمپ مانگی هەشتی یەک داناوایتیان هەڵبژارد مێتا داناوایتی هەڵبژارد وەکو ئەندامێک لە دەستەی بەڕێوەبردن بۆچی داناوایت باسەوەمان کرد لە ڤیددیۆی ڕابردوو کە داناوایت و خاون گروپی کۆمپانیەکان وە یۆڤانتسی هەیە کە بوون بە ئەندام لە دەستەی بەڕێوەبردنی مێتا ئەمە شتێکی ئاساییە تا ئێرە شتێکی ئاسایە زۆربەی کۆمپانیا گەورەکان ئەو بە تایبەتی کۆمپانیای تەکنەلۆژیا دایمەن هەوڵەدا بۆ ئەوەی دیدی جیاواز هەبێ کەسانێک بێن لە دەرەوەی بازنەوە بێن یارمەتی کۆمپانیەکە بدەن کە وەکو بەکارهێنەرێک یان دیدی جیاواز بێنن بۆ ئەوەی ئەو کۆمپانیایە نەبووکێتەوە بتوانن بگەن بە هەموو بەکارهێنەرێک بتوانن بۆ چوونەکانی بۆ بچوونی جیاواز و بۆ چوونی دژبەیەک جاروا هەیە لەسەر یەک مێز پێشکەش بکردرێ بەڵام ئەوەی ئەزانین ئەم سیانە ئیلان ماسک و مارک و ترامپ لە بەرنامەی پۆدکاستی جۆڕۆگن هەرچێکیان میوانداری کران هەرچێکیانش باسی ئەویان کرد کە چێنێ نێزگن لە داناوایت داناوای خۆی کەسێکە خەریکی UFC-ە یاری سپۆرتی زیاتر بەشی یاری فنونی قیتال و ئەم شتانە سازەکایان ڕێکێخە بۆچی ئەمە بۆچی داناوایت ئێستا کەسێکە لە ناو چەقی هەموو ئەو پاوەرانەیە لە نێوان ئەم کەسانە ئێستا لەم ڤیددیۆە ئەوەشی یەکەینەوە بەڵام وستم ئەو باگراوندە پێشکەشکەم لەبەروی لە ئەمریکا ئەڵێن هەمیشە follow the money واتە بکەوت دوای پارەکە بزان پارە لە چۆ خەرج دەکرێت ئەوەی داناوای دەبەستێتەوە بەم سیانە بەم ئەوانەی وە بە خاوەن کۆمپانیای تەکنۆلۆژیەکان و ئەو دۆڵەمەانە و بە ترەمپ کە لە دەسەڵاتایە بریتە لەوای لە زۆر پێش هەڵبژاردن چی کۆمارەکان چی دیموکرات بۆیان دەرکەوت دەنگدەرەکانیان چۆنە
دیموکراتەکان زیاتر دەنگدەرەکانیان لە ڕەگەزی مێرینەیە، زۆربیان لە ناو سنتەری شارەکانە لە زانکۆکانایە. هەروەها لە بەرامبەر ئەوە کۆماریەکان دەنگدەرەکانیان زۆربەی لە ڕەگەزی نێرینەکانە، لە دەرەوەی شارن زیاتر کارەکانیان جیاوازە، زۆربەی کاتش لەوانەیە خاوەن بڕوانامەی زانکۆ نەبن. ئەمە نەک هەر لەو بەشە لە جەندەر و لە کام ڕەگەزە، تەنانەت لە کام سیارە لێ ئەخورن، کامە ئۆتۆمبیل لێخورن، لە کام بازاڕیەکەن، کام جلوبەرگ لە بەرەکەن، کام پلتفۆرم بەکارهێنن. هەندێک نمونە دەنەوە، ینی دەنگدەری کۆمارەکان زیاتر لە ئەندەر ئارمەر ئەدۆزرێنەوە، دەنگدەری دیموکرات زیاتر لە نایکی خۆیان ئەگرنەوە یان ئەدیداس. دەنگدەری ترامپ لەوانەیە زیاتر هاتوچۆی وۆڵمارت بکات، دەنگدەری دیموکرات زیاتر هاتچۆی تارگەتەکایان هۆم دیپۆ بەرامبەر لۆز یان هەندێشت بۆ هەندێک لەو زانیاریانە زۆربەی داتاکان پیشانەدا کە ئەگەر تۆ ئۆتۆمبیلی سوبرو یەکێک لەو براندانەیە کاگەر لێ بخوری واتە تۆ زۆر نێزگی لە دیموکرات دەنگت بە ئەگەرێکی زۆر هەیە دەنگت داوە بە کەماڵەیان بە بایدن. ئەمە هەموو داتایە. یەکێک لەو داتانە پیشانەدا کە دەنگدەری کۆماریەکان نێرینەکان جۆ ڕاگرن لە جۆڕۆگن، هەروەها جۆ ئەگرنیان سێری یاریەکانی UFC ئەەکەن، یاری فنونی قیتال و شەڕ و ئەمانە. کێ خاوەن ئەمەیە؟ داناوایت خاوەن ئەمەیە. بۆیە بە زووترین کات ترامپ لە جۆڕۆگن خۆی بینێتەوە، لەگەڵ جۆڕۆگن قسە لە بەرنمەکەی دەرەکەوێ، لەگەڵ داناوای دەرەکەوێ، لەبەر ئەوەی ئەزانەیە دەنگدەری نێرینە نێزگە لەم دوو کەسانە. بەرامبەردا سەرێکی کەماڵە لە کۆڵهۆبداتی داداری پادکاستێکە زیاتر بۆ دەنگدەرە دیموکراتەکانە یان بۆ مینەکانە لەوێ چاپێکوتنەکە. ئەمە هەمووی پەیوەستە بە گۆڕانکاریەکی سۆسیۆلۆژی لە سەر ئاستی ئەمریکا ڕوودەدا. ئەم گۆڕانکاریانە کە هەندێک زاراوە هەیە کە لە ئاین لە ڤیددیۆی داهاتووە کە باسێکن، یەکێک لەو زاراوانش ئەوەیە تاکسک ماسکلانەتی، واتە پیاوبوونیان نێربوونی ژەهراوی. ئەبینین جۆڕۆگن باسێکە ئەگەر هەندێک لەو بینەدارەی 1964 ئەگەر سێری ئەندرۆتەیتەکەن، ئەندرۆتەیت زۆر کات باسێکە و هەندێک ناویتر هەیە لە ڤیددیۆی داهاتوو باسیەکەین کە چۆن ئەم کێشەی یان بزوتنەوەی وۆک یان بیردۆزەی CRT یان گریت ڕپلیسمنت ئەمانە چۆن کاریگەری هەبووە. ئەمە خۆی چەقی شەڕی هەڵبژاردننی 2024 لێرەدا بووە. لێشێک لە زاراوەکانی تاکسک ماسکلانەتی هەر ئەمەشە ئێستا ڕوئەدا لە ئەڵمانیا و لە بریتانیا. بۆیە چاوەڕوان من لە ڤیددیۆی داهاتوو باسی ئەو زاراواناکەین، باسی ئەو کێشاناکەین کەوا باڵی گرتووە یان کاریگەری هەیە لەسەر چی لەسەر ئابووری یان لە هەڵبژاردن و لە سیاست. تا ڤیددیۆکی داهاتوو زۆر سپاس بۆ گوێبیستان.